سەرۆکی عێراقی دەبێژێت دەست ji karkêşan baştir e ji fişara siyasî ji bo destnîşankirina Serokwezîrê nû. Rengvedana şerên Rojhilata Navîn di siyaseta derve ya serokê Emerîkî de çawaye. Vegeriyana cûwaran hîviya penaberên Efrînê ye ji bo salan nû. سلااو و ڕێزوهێویên demaxweş digel Kurd Connection ji dengê Amerîka li Washington. لایڤنیشەوە سڵاوتان لێبێت و جارێکتر بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. ئاڵۆزیەکان لە عێراق بەردەوامن لە کاتێکدا سەرۆکی وڵاتەکە ئامادە نییە کاندیدی گەورەترین کوتلەی پەرلەمان ڕابسپێرێ بۆ پێکێنانی حکوومەت و ئەندامێکی پەرلەمانی عێراقیش دەڵێت خۆپیشاندەران بە هیچ کاندیدێکی سەر بە کوتلەی بینا قایل نابن هەرچەندە ئەسعەد ئەلعێدانی خۆی بە کاندیدی دەستوری دەزانێت. لە نێوەندی خۆپیشاندانە گەورەکانی عێراقدا سەرۆکی وڵاتەکە کاندیدی هاوپەیمانێتیەکی کە دەگوترێت ئێران پشتیوانی لێ دەکات ڕاناسپێرێت تا حکوومەتی نوێی عێراق پێک بهێنێت. دکتۆر بەرهەم ساڵح لە بەیاننامەیەکدا ڕۆژی پێنجشەمە ڕایگەیاند لەبەر ئەوەی دەستوور ڕێگەی پێنادات کاندیدەکانی سەرۆگۆزی ڕەت بکاتەوە بۆیە ئامادەیە دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش پەرلەمان بکات وەک لەوەی کاندیدێک ڕاستپێرێت کە ڕای شەقامی عێراقی لەسەر نەبێت. شقان ڕاستە عیدانی و هەر کاندیدێک لەلایەن کوتلەی بیناوە ڕەت ئەکاتەوە و بە کاندیدی حەشدی شعبی ئەزادێ و پێشیان وایە لە کاتی خۆپیشاندانەکانە حەشدی شعبی و ئەو کوتلەیە پشتگیری خۆپیشاندەرەکان نەبوون و ئەوانن کە پشتگیری لایەنی وڵاتێکی دەرەکین. بەڵام سەرۆکۆمار لە ماوەی ڕابردووە و تاوەکو ئێستش بەڵێنی بە خۆپیشاندەران نابوو کە کەسێک کاندید ناکات کە خۆپیشاندەران ڕەتی بکەنەوە. بەڵام ئەسعەد ئەلعێدانی کاندیدی کوتلەی بینا لە میانەی و توێژێکدا لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی دیجلە خۆی بە کاندیدێکی دەستوری دادەنێت و دەڵێت فراکسیۆنی گەورە هەیە و کاندیدی خۆی پێشکەش کردووە بەڵام سەرۆک کۆمار کارەکانی بە یاسایی نەکردووە و دەست لە کارکێشانەوەی خۆشی پێشکەش نەکردووە تا سەرۆکی پەرلەمان بتوانێت لە ماوەی 7 ڕۆژدا دەسەڵاتی بگرێتە دەست. خۆپیشاندەران لە مەیدانی تەحریری بەغدا دروشمی دژ بە دەستنیشانکردنی پارێزگاری پێشووی بەسڕە ئەسعەد ئەلعیدانیان دەگوتەوە و بە کاندیدی ئێران ناودێری دەکەن. ئەمانە هەمووی سیخوڕی ئێرانن بۆیە هەمویان گەندەڵی یەکتر دەشارنەوە کاندیدێکی عراقی پەسەند ناکەن چونکە گەندەڵیەکانیان دەردەخات ئەوان کەسێکیان دەوێت کە سەربەخۆییان بێت بۆ ئەوەی شتیان بۆ بشارێتەوە هەمویان دزن. باڵادەستی ئێران لە عێراقدا شتێکی شاراوە نییە. ئایا تا چەندێک دەتوانرێت هەژمونی ئێران لە پرۆسەی سیاسی عێراقدا کەم بکرێتەوە؟ سەرکەوت شەمسەدین پێی وایە ئەمە ئیرادەی پێویستە. تووڕێی شەقام گەورەترە لە وەرمەترسی زیاترە لە ئێران و لە ئەمریکا و لە زۆرێک لە حیزب سیاسیەکانی تر لە بەرەوەی دۆخی سیاسی عێراق پابەندە بە ڕازیبوونی شەقام ئەگەر شەقام بەردەوام بێت لە ڕازهاتەکانی ڕەنگە ئەوەشی کە هەیە لە عێراق ئەو سەکرارەکەمەی کە ماوە دیسانەوە دەست بچێت و دۆخی عێراق بە تەواوی تێک بچێت. لە بەسڕەش خۆپیشاندەران شەقامەکانیان بە تای سوتا و گرتبوو و دەڵێن ئەلعیدانی بۆ پارێزگاکە هیچی نەکردووە ئێستا بۆ عێراق چی پێدەکرێت؟ ئەسعەد ئەلعیدانی چی کردووە؟ ئایا شەڕی دژ بە گەندەڵی کردووە؟ هێشتا گەندەڵی هەیە. ئایا خزمەتگوزاریەکانی دابین کردووە؟ هیچ خزمەتگوزاریەک نییە. ئەمڕۆ ئێمە هاتوین بۆ خۆپیشاندان بۆ تۆڵەسەندنەوەی خوێنی شەهیدەکان. خۆپیشاندانی سەرتاسەری لە یەکی مانگیدەوە عێراقی گرتوۆتەوە و خۆپیشاندەرانی کە زۆربەیان گەنجن داوای گۆڕانکاری لە تەواوی سیستەمی سیاسی وڵاتەکەدا دەکەن و بە گەندەڵ و هۆکاری هەژاری عێراقیەکان تاوانباریان دەکەن. زیاتر لە 450 کەس لە خۆپیشاندانەکاندا کوژراون و خۆپیشاندانەکان بۆتە هۆی دەست لە کارکێشانەوەی سەرۆگۆزیری وڵات عادل عەبدولمەهدی. ڕایەدانی یەکەتیان نیشتیمانیا کوردستانی دەبێژن کۆنگرێ وان یێ چارێ سەرکەتی بوو. ئەف کۆنگرە هات ڕێخستن پشتی چەندین ئالۆزیین دناڤێ ڕێخستیا سیاسیدا بە ئەگەری وەغەرا ڕێبەر و دامەزرێنەرێوێ جلال تاڵەبانی. گەلک چاودێران پێشبینیا مەزنبوونا کێشەیەن نافێکەتیان نیشتیمانی دیکرد ئەگەر کۆنگرە هاتکردن. گەلۆ پێوەرن سەرکەتنا کۆنگرەیەن یەکێتی چ بوون؟ سران عەبدوڵڵا یەک ji ئەندامên serkirdayetiyên giştiyên Yekîtî Niştimanî Kurdistan li kongreyê hatiye hilbijatin ew niha rastexwa bi Skypê ji Silêmanî bi me re ya. Kak Stran zor zor spas bi katî cenabit wekû gotim zor kesêk li serkirde û endamanî kongre dilên ka kongreyekî serkewtû bûye bi pêçewaneyî hindê pêşbîniyekanî çavdirankan deyan got renge kêşe durist bê. Pêwerekanî serkewtinî em kongre çî bûn belayê êwe?
بەڵێ ئەم کاتان باش تەوان پێوەرەکانی سەرکەوتنی کۆنگرێت تەنها لەو دەرچوانەوە ناگیرێ یاخود لەو ینی شکستیشی لەوانەوە ناژێت کە دەرنەچوون ڕەگە پێوەرەکانی لەوە بێ کە ڕادەیەک لە نێوبوونەوە ناوێکی نیشتمانی کوردستان ڕووداوە ئەگەر پێوەرەکان دەرچووەکانی کۆنگرەی چوارەم بن ئەوە مەجموعەیەک خەڵکی تازات دە پێشەوە و لە هەمان کات ئەلیواتە دیوە مفاجعەکەیەتی و دیوەکەی تریشی بەردەوامی استیقلالێت یان ئارامی و جێگیریەکی نیشتمانکراوە کۆمەڵێک لە کۆنەکانیشیان هەواڵەدێرەکانی نیشتمانکران ئەوانیش دەرچوونەتەوە و پێوەرەکانی سەرکەوتنیش ئەوەیە کە پێوەرەکان تەنیا لە هەڵبژاردنەکان نییە بەڵکو لەو ڕێوشوێنەیە کە لە ڕۆژێ ڕابردوو کۆنگرەکەی پێچوو بەڕێوە و بە هێمنی و سەرکەوتوو بوو بەش لەو پێوەرەکانی سەرکەوتنەوەیە کە ئەنجومەنی سەرکردایی تازە مافیەوە هەیە پێداشوونەوە و دەستکاری ئەو نظامە داخلیش بکە کە لەم چەند ساڵی ڕابردوو بەڕێوە ئەمە ئەکرێ بڵن پێوەرە سەرەکیەکانی کاکستان هەر کەسێک لە چەند ساڵی ڕابردووە باسی یەکێتی و باسی کۆنگرە کرابە باسی تەکەتولات لە ناو یەکێتی دەکرا و پێشبینی ئەوە دەکرا کێشەکان دروست بن بەهۆی ئەو تەکەتولانە تا چەندێک ئەمە بەدی دەکرا لە ناو کۆنگرەدا خۆی تەبان کێشەی یەکێتی نیشتمانکردن تەنیا تەکەتولات نییە کە بڵێن هەموو حزبێک تەکەتولاتی حزبی تێدایە بەڵکو کێشەکە ئەوەی ئەتوان بە عەرەبی پێ تەکەلوس واتە مەین واتە لە شوێن خۆی یا چەقبەستن ئەمە کێشێکی سەرەکی بوو لە چەند ساڵی ڕابردوو یەکێتیە بە حکمی ئەوەی کە کاڵەقنەبووی چەندینەوەی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە عادەتەن کۆنگرەکان و دیموکراسی حزبی ئەتوان چارەسەری بکەن لەبەرەوەی لە 9 ساڵی ڕابردووە کۆنگرە نەکرا چی بەهۆی نەخۆشی جەنابی مام جەلال چی بەهۆی ئەوغری ئەو چوو دوای ئەوە بەهۆی شەڕی داعش و هەلومەرجی ئەوەی دووسێ هەڵبژاردن لە کوردستانە تێپەڕی ئەمانە یعنی وای کرد چەندنەوەیەک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بمێننەوە کە ئەوانە توانین بڵێن وەکو چۆن لە دیموکراسی ناو پەرلەمان و ئەوانەیە ئیستحقاقی خۆیان هەیە ئەو نەوە ئیستحقاقی خۆیان هەبوو من پێم وایە ئەم سێچوانەوەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەنیا ئەو نییە بڵێنەوەی کۆن و تازە بەڵکو ناوەکانی شەدوسێنەوە کەڵەکە بوون کە بەریەکەوتن لەناو ئەو ناهۆڵی کۆنگرەکەم کەم بوو وە زۆر بە شوێنەی وە زۆر بە هەواڵانە و دۆستانە چوو بەڕێوە کاکستران وابزانم هەموو لایەنەکان کە جەنابەت باسەکەی نوێنەریان هەبووە لەو دەستەیە کە 121 کەسن هەڵبژێدراون بەڵام چ سازیەک لەوانە دروست دەکرێت چۆن دەسەڵاتەکان لە بینی ئەوانە دابەش دەکرێن خۆی ئێستاکە ئەوەی کە بڕیادرە ئەنجومەنی بڵێن سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی گشتی کە بەڕێژەکە زۆرەواتە چانسێکی زیاتر درراوە بە هەموو ئەو هەواڵانە و بالمناسب ئەمە تەنیا یانیەریتی ئێستا یەکێتی نییە یەکێتی نیشتیمانی لە بنچینەشدا هەر وەکو نیمچەبەرەی بۆ تێکۆشان و ناوەکەشی حتا ئەگەر حزبیش بێ ناوی اتحادی نەوەکە لە فیدالێت نەک وحدا ینی ئەمە یارمەتیدا بۆ جۆرێک لە فرەیی و بەڵام لەسەر بنچینەی ینی پێکەوەی کار بکرێت ئەم پێوەرە کە پێوەری فرەیە و ئەگەر دیقەت دەسەری هەندوو ئەنجومەنەکە هەندێک کۆژنەدێنەکانیش تێدایە بالمناسەوە ئەنجومەنش لەناو سەرکردایەتی نیشتیمانی بە دەنگدان پەسەند کرا واتەوە نییە بڵێن ڕاستە مباشر بوو ئەنجومەنە تازەش کە هەڵبژێراوە ئەوش دیسانەوە کە بە دەنگدان ئەو 120 کەسە ئەگەر دیقەت بدەین لە پێشوو شایەتی نیشتیمانی 45 ئەندامی سەرکردایەتی کاکستران پێش بە کورتی پێشەوەی باسی بەریەکەوتنی دەسەڵاتەکان بکەم کاکستان لە ئەنجومەنی لە کاکستان دەزۆینەکە زۆر نیە درێژەی و تەقالیدی پێشوویەکی کاکستان پێش ئەوەی باسی ئەو دەسەڵاتانە بکەین یان بەریەکەوتنی دەسەڵاتەکان دەمویست پێ بڵێم چاڕوانی چی دەکرێت چی ئەبێ بە سکرتێر یان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تەبان ینی گفتوگۆکانی دوای کۆنگرە ئەوە تایید دەکەن ئەتوانە بڵێم نفوزی هەواڵانی کە دەرچوون ئەوە تایید دەکا کە بەڕەشە هەیە بۆ باس کراوە بن کە ئێستا بڵێن بەرز کاکۆسە سەرۆکی ئەنجومەنە سیاسەکەی بێگومان ینی هەواڵی دیکە چانسێ بێ کە بێتە
سەرۆکیکردنی نیشتیمانی کوردستان کاکستان بەداوا لێبوردنەوە وەختەکەمان نەما و سکایپەکەش کەمێک دەبڕێ بەداوا لێبوردنەوە زۆر سوپاس تران عەبدوڵڵا یەکێک لە ئەندامانی هەڵبژراوی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاس بە سکایپ لە سلێمانیوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. سەرۆکی تورکیا ڕۆژی پێنجشەمە گوتی حکوومەتی دانپیانراوی لیبیا داوای لە ئەنکارە کردووە سەرباز بۆ تەرابڵس بنێرێت بۆ بەرگریکردن لێیان لە شەڕی دژ بە نەیاریانیاندا. ڕەجەب تەیۆب ئەردۆغان گوتی ڕەنگە یاسادانەران هەتا سەرەتای هەفتەی داهاتوو دەنگ بدەن لەسەر ئەو هەنگاوە گوتیشی حکوومەت بەرنووسی پێشکەش دەکات بۆ ناردنی هێزی تورکیا بۆ لیبیا. لە میانی قسەکانیدا لە ئۆفیسی پارتی دەسەڵاتدار ئەردۆغان باسی لە داواکاریەکەی حکوومەتەکەی سەرۆکوەزیر فایزە ئەلسەراج کردووە لە تورکیا. سەرۆک دۆنالد ترامپ کەمپێن دکرد بۆ ڤەکێشانە ئەمریکا ژێ شەڕێن بێداوی لێ هێشتا 200,000 سەربازین ئەمریکا لە دەرڤەی وڵاتی خزمەتی دیکن و نەها پتر سەرباز لە ڕۆژهەڵاتە ناوینن ji دەمێک و سەرۆکەتی کۆشکاسپی دەوێ راپۆرتێدا ما پێدا چۆنەکەیە بەسەر ڕێبازên دەرvên ئەمریکادا و کاوێ لە ساڵا 2020 پێشبینیا چ تێکردن. بڤەکیشاندنا هێزên Amerîkî ji Sûriye bi biryara demil destiyê Serok Donald Trump de herem rûbirû alawziyan ve hat ku bû sedema operasyonên leşkeriya Tirkiye li dijî Kurdan. Raporta Pentagonê eşkere kir ku piştê vê biryarê Daeş xwe dîsa ava kir. Niha rewşama li Sûriyê zêdetir di xeterê da ye. Pir tevlî hev bûye. Ji dema ku Serok Trump li gel Serok Erdogan rikeftinek kir. Trump leşkerên Amerîkî ji Sûriye bir Iraqê ku niha nêzîkî 6,000 leşkerên Amerîkî li vir hene. Li ev hinek ji wan leşkeran li Sûriyede hişk parastina nefteyî Sûrî bikin ku Daeş bi dest nexe. Daeş bi piranî li Sûriye û Iraqê de têk çû li berê teror û tundutûjî gefekê mezin e. Ma aramî li herêmê heye gobê hela pêwistiya me bi belavkirina hêzê nemîne yan jî ji bo paşerojê got hêza me nekeve bin tume tirsiyê li wê herêmê ma newloyê. Pir cara Serokê Amerîka pesnê xwe dide bo têkbirina Daişê û kuştina serokê wî Ebûbekir el-Bexdadî ku di serdana xwe ya Efxanistanê de anî ziman. Em demînin heta dema gehiştin bi rêkeftinekê yan serkeftina temam ya me be. Ew dixwazin rêkeftineka gelek xirab bikin. 2,000 leşker ji Efxanistanê hatine vekişandin lê 12,000 din mane û guftugoyên aştî li gel Taliban didome. Trump li dijî Tehranê siyasetê xwe tund dike ku piştî şikandina rekeftina nawekî cezayên aborî jî dan ser Îranê. Paşê Trump 3,000 leşker şand li Erebistana Saûdî piştî êrişekî li ser nefteyê ku Riyad Îranê tawanbar dike ji bo vê yekê. Her wiha Trump hevildanên Kongresê veto kir ji bo rawestandina piştgirîdayîna Erebistana Saûdî bo şera Yemenê de. Rêxnegir dibêjin siyaseta dervê Amerîka nezelale. Stratejîk zelal bo bidawîkirina tundutûjiyê li ba me tune ye. Sade axiftin. Wekû dibînin ev herêm ev kêşe bi awayekî gelekî tund û mezin berdewam dibin. Me ew kêşe li hevdû siwar kirin bi awayekî serekî. Me gavek nû avêt bo Karta Rojava û kêşeya Filistînyan bêgom alîkariyê ji hevalbendê xwe bixwazin. Bêgo planek me zelal û eşkere hebe ji bo aştiyê di wê herêmê de. Di heman demî de 28,000 leşkerên Amerîkî li Koreya Başûr denin bo parastinê wê ji Koreya Bakur. Giftugoyên Trump li gel Pyongyang cavlêreye ku ne serkeftî bû ku Koreya Bakur wê testekî Misirî dîsa bikarbîne di vê Krîsmasê de. Kim Jong-un dixwaze bala Trump bikişîne ji ber ku ew dizane bürokrasiya Amerîka ji lehevhatina bi Trump re û rêkeftina wî re girîngtir e. Bi texmînî 200,000 leşkerên Amerîkî li her derê cîhanê ne ku ev perçek ji 1.3 milyon karbidestin leşkerî dike. قەدەغەکردنی پێدانی ڤیزا بە هاوڵاتیانی ژمارەیەک وڵات هێشتا باسێکی گەرمە لە ئەمریکا لەگەڵ ئەوەشدا پارێزەران و چالاکوانان بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی کێشەی یەکگرتنەوەی خێزانەکان. Divê raportê de em ê berêxwe bidin malbatekê ku nûmuneya serpêhatiyên sedan penaberên Sûriye li Amerîka. یەکێک لە کاریگەریە نەرێنیەکانی ئەو بڕیارەی سەرۆک ترامپ بۆ قەدەغەکردنی پێدانی ڤیزا بە وڵاتیانی ژمارەیە وڵات لێکدابڕانی خێزانەکانە وەک ئەم خێزانە سووریاییە کە کچەکەیان لە سووریای بەشەڕوێران بوو جێما بوو.
باکچەکەم دەگوت هەمیشەوەت لە بیر بێت کە پێتی دەڵێن هەرچیەک پێویست بێت دەیکەم تابی هەنمێرە. مانەوەی جانا لە سووریادا ژمارەیە پرسیاری لەلا دروست کردبوو سەبارەت بەوەی بۆچی دەخوازرێت لە خێزانەکەی داببڕێنرێت. یەکەم پرسیاری هەم بوو ئەوە بوو بۆچی وەهام لێ دەکەن ئایا شتێکی هەڵام کردووە؟ ئەم پرسیارانم هەبوون چونکە بە هیچ شێوەیەک هیچی هەڵام نەکردووە. کاربەدەستانی دەستگای کۆچبەری لە ئەمریکا دەڵێن لە مانگی 12 ساڵی 2017ەوە تا کۆتایی مانگی دەی ئەم ساڵ 28,100 داواکاریان پێگەیشتووە بۆ پێدانی ڤیزا تایبەت بەوانەی هەوڵی گەیشتنیان داوە بە خێزانەکانیان لە ئەمریکا. داکۆچیکاران لەم دۆسیانە دەڵێن هێشتاش ناتوانرێ پێشبینی بکرێ بەرەنجامەکان چۆن دەبن. دەشڵێن جانا و برایەکی لە یەک ڕۆژدا لەلایەن دەستگای کۆچبەریەوە بینران بەڵام ڤیزەیان نەدا بە جانا. جانا مەترسی نەبوو بۆ سەر ئاسایشی نیشتیمانی یا بۆ سەر پارێزراوەیی کۆمەلگا لەبەر هەندێک هۆکار زیاتر لە ساڵێکی خایاند تا ئەم دۆسەیان وەرگرت کاتێک زانیان بەشێکە لە داوای یاساییەکان. کێشەکان بۆ ئەم جۆرە دۆسیانە هەر تەنها لە بڕیارەکەی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپدا نییە بۆ قەدەغەکردنی پێدانی ڤیزا بەڵکو وەک پارێزەران دەڵێن گرفتی تریش هەن. ئێمە باسمان لە پرۆسەیەکی یاسایی کۆچکردنە بۆ ئەمریکا لە زۆر لاوە تەگەرەی لە بەردەمدایە ئەمەیان تەنها بەشێکە لێی ئەوان هیوادارن خەڵکواز بهێن و بێهیوا بن لە هەموو پرۆسەکە و ئەو توانایان نەبێت تا پارەی پارێزەریشان هەبێت وەجار لەڕێی ئەم دواخستانەوە خەڵک بێزار بن و بڵێن ئیتر واز دێنین و دەچین بۆ شوێنێکی تر. پاشەوەی جانای تەمەەن 15 ساڵ دەگاتە ئەمریکا و لەگەڵ خێزانەکەیدا یەک دەگرێتەوە بڕیاری داوە لە 2020ەوە دەست بکاتەوە بە خوێندن لە وڵاتێکدا کە بە وڵاتی دەرفەتەکان ناسراوە. بەڕاستی زۆر خۆشحاڵم چونکە ئەو ساتە وەختی چاوەڕێم دەکرد ئەوەتە لە کۆتاییدا پێی گەیشتم. چاودێریە مافین مرۆڤین سووری دەبێژە ئەندامن کۆمەڵین چەکدارن سووریین و تورکیا پشتەوانی لەوانە دەکە هەوڵا ڕەوێ ji deverên şer li girêspî didin. Ev rêxistî dêbêja wan çekdaran peywendî bi hêzên Sûriya Demokrat Hesedê kiriye û ji wan xwestiya rê ji wan re vekin heta bikaribin derbasî Cerablısê bibin û di pêra herin Idlibê li hemberî ku ew çekê xwe radestî Hesedê bikin. Televizyona El Hurre dibêje Hesedê qayîl bûye û kamyon ji wan re amade kirine heta ku wana veguhêzin min جێلێ هێزن رووسی ڕێلوانە گرتیە. دەیان خێزانی سووریایی بۆ دووهەم جار ماڵەکانی خۆیان جێدەهێڵن لە کەمپی پەنابەرانی عین ئیساوە دەچنە کەمپی مەحمودلی زۆربەی ئەو خێزانانەش خەڵکی پارێزگای دێرە زۆرن. ji ber êrişa Tirkiyê li ser navçeya Eyne Îsa koçberên kampa Eyne Îsa careke din li koçberiyê koçber dibin. Ew jiyana xwe di nav veguhestina ji kampeke koçberiyê taya din de derbas dikin û destê wan nake vegerin warên xwe û lê bicih bibin. Di nav koçera de hate belavkirin got artêşa niştimanî û ya Tirkiyeyê derbasî navçeya Eyn Îsa bibin li wira em tirsiyan û ji kampa Eyn Îsa reviyan ez nemakarim vegerim gundê xwe ji ber ku mala min ji axê bû û hate wêran kirin. Elî yek ji rûniştivanên kampa Eyne Îsa bû. Ew behsa êrişa artêşa niştimanî û Tirkiyê li ser kampa Eyne Îsa dike. Ku bi êrişa Tirkiye re şanayên razayê yên Daişê êriş biribûn ser hêzên ewlehiya hundirîn û tirs di nav koçberan de çêkiribûn ku bû sedema hemû ji kampê birivin. Em jî kampa Eyn Îsa derketin ji ber ku ne rêveberiya kempê ma û ne jî rêxistinên mirovî ku xwarin û vexwarinê ji bo koçberan pêşkêş dikin. Her wiha hezkirina me ji artêşa niştimanî û ya Tirkiyê tune ye. Piştî ewlehî kêm bû şaneyên Daişê êriş birin ser hêza ewlehiya hundirîn û hikûmeta Sûriyê ku gelek tevlhevî li kampê çêbû. Ji ber tunebûna çaderan û bilindbûna pêlên koçberiyê rêveberiya kampa Mehmudlî koçber di cihên demkî de pêşwas kirin. Ku beşek mezin ji wan ji koçberên deverên wan dibin desthilatdariya cekdarên bi ser hikûmeta Sûriyê de ne.
قمنا باستقبال 650 عائلة. ما پێشوازی لە 605 مالباتان کرد ji کەمپا عین عیسا بۆ کەمپا مەحمودلی. هەلبەت ڕەوشە خراپ ئەم ناچار کرین وان دە دبستانادا و cihên bazirganî bihewînîn ji ber ku nikarin vegerhneve bû bajarên xwe li Dêrîzorê yan Elbûkemal yan Meyadîn ji ber hebûna koçberkirina bixurtî ji aliyê Daeş yan rejimê yan Hecdê Şeibî û yan Îranê ve. هر آلوزیا سوری درێژ دکه هەژمارە کامپên کۆچبەرiyê zêde dibin. Got heyama 2 salan da 4 kampên koçberan li Bakur Rojhilatê Sûriyeyê zêde bûne. Başek ji koçberên Sûrî li kampa Mehmudlê got ji kampa Eyne Îsa koçberî kampa Mehmudlê bûne, berê 2 ta 3 caran ji ber şer koçber bûne. Lê ji ber aloziya Sûrî hîn bi dawî nehatiye, ew nezanin çendîn carê den de koçber bibin. Rêberkalo, dengê Amerîka, kampa Mehmudlê li navçeya Tebqa. ساڵێک دی یاپڕی دەرد و ئێش بەسەر عفرینیان ڕ دەرباز بوو دە کەمپێن پەنابەراندا و ڤەگەڕ ji بۆ جێ هواران هیڤیاوان یا ساڵا بێتە. لە ساڵی ڕابردوودا چەندین راپۆرتمان هەبووە لەسەر مێنێتەکانی ئەو پەنابەرانی کەمپی شەهبا و ئێستاش گوێبیستی خواستەکانیان دەبین بۆ ساڵی داهاتوو. ساڵا 2019 بربدەوەیەوە دەچە و ساڵێکە نول بەردەریە. عفرینیên derbeder bihêvîne saleke pozîtîv be û êş û zehmetiyên di 2 salên borî de ku wan jiyankirine bi dawî bibin. Hêviya sereke ya hemû efrîniyan ew e ku di sala 2020 de vegerin ser warê xwe. هێوی me ê salê nû îşallah wekî dibên rizgarkirina efrîn bê û em gî vegerin molot xwe û gî ser axê xwe welatê xwe û bilev êşeko jî ji novî milletî derbas bê û milletî me jî pir êşek kişand û em dixwazim yanî nevî milletî çişkî ser vana vî êşekî sivik bibe. Efrîniyên ku ji axa pîr û kalan hatine dûrxistin li derbiderbûnê malbatên wan ji hev dûrketine. Bi umîd û miraza ku ji nû va li çiyayê kurmên ji li hev bicivin, dixwazin salan û pêşwazî bikin. Solê te lem efrîn be îşallah yani kes hindik me solo bîstek heve îşallah me pêrehin efrîn wekî gotî em ê her nav milkê xwe em ê hin hewşa xwe mala xwe qetkê me gil derdorî me bin îşallah em gê bi hev re ser sifrokê rûnin. Ne tenê vegera Efrînê daxwaza welatiyên Efrînê ye ku li şehba derbiderbûne. Lê belê hêviya wan e şerê li Sûriyê bi dawî bibe û aştî li welêt çêbe. Em dixwazin yanî hev salê tê 2020 yani kemilet bi şekil am milletî Sûriyê jî û gî jî enu em bi zarfikî kevin ji vê çêtir be yani ji vê xweştir be. Yani vê hanekî pir yani tiştek çetin ji millet gîro yani ne şexsik tenê re. Yani milletî Sûriyê bi şekil am gî yani pir zarfikî çetin me derbas kiriye. Ba em dixwazin yani salê 2020 em demek pêş to çûn em tiştekî ji vê xweştir bibînin û feraliqê kevin. Yekrêziya Kurdan jî hêviyeke Efrîniya ye ku İbrahîm Hennan bawar dike ew yekrêzî dê bibe derfeta hêza wan. Hêviya me di va salê nû demê pêş ev yekîtê me gelê Kurd tevayî partî rêxistinê Kurd yek bê û Kurdistan jî yek bê hemû bîr û bawerî bê xudan îrade bê. Yani hêviya me jî ev nixta ye. Vegera Efrînê aştiya li Sûriyê yekbûna Kurdan û gelek hêviyên ku li benda pêkanînê ne Efrîniyên li şehba derbiderin pê dilê xwe xweş dikin berî ser sala 2020. Newrûz reşa dengê Amerîka. ژمارەیەک لە ئاکچانی ڕێکخراوێکی نوێی مافەکانی ژنان و پاراستنی ژینگە لە هەڵەبجە بانگەشە بۆ بەکارهێنانی زەرفی پەڕۆ دەکەن لە بری زەرفی پلاستیک. دەگەل پاراستنا ژینگە هێدا ئەف چالاکی ببە کەمپانیەک داهاتی ژ خانمان ڕ بەردەست بکە ئەو دەستکەفتێک مەزنە. پێشتر تەنها بیرۆکەیەک بووە بۆ بەکارهێنانی تورەکە لە بری عەلاگە بۆ پاراستنی ژینگە. بەڵام ئێستا کارگەیەکی بچووکی لێکەوتووەتەوە. ڕۆژانە لەسەر دەستی ژنان و کچان تورەکە دروست دەکەن و دەیبەخشنەوە بە توێژە جیاوازەکان.
تورەکەیەکێکە لەوانەیە کە پاراستنی ژینگەمان پێدا و لەوانەیەشە کە زۆر جار بەکارێتەوە بۆ یەک جار بەکار نایێتەوە. بیرۆکەکە لە مانگی سێەوە بەردەوام بووە، هەر جارە بە بڕێت تورەکەی کەمەوە بەشداریمان کردووە. لە هەزاردانەوە 2000 ینی ئێستش کە هاتۆت کردومانە بە کارگەیەکی بچوو بە بەشداریکردنی چەند فێرخوازێ لێرە ئارەزوومەندانە خۆیان هاتوون لەوەشی کە فێری درومانەکە ڕێکە بنەوە دووبارە. تا ئێستا نزیکەی 3000 تورەکەیان دووریوە. دوورینی تورەکەکان بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبێت، هەر لە بڕین و دوورین و ڕەنگکردن تا نووسینی دروشمی ژینگەیی لەسەری. ئێمە تورەکە بە چەند قۆناغێک کۆتای پێهێنین. پێشەکی ئێمە کاری بڕینمان هەیە، دوای کاری بڕین ئێمە ئەچینەوە سەر ئۆڤەر. لێرە بڕاوەکە ئۆڤەرەکەین و ئامادەیەکەین بۆ دوورین. لێرەوە ئەم خانمانەمان هەیە بەکاری دوورین، ئەم لەولای تورەکەکانمان بۆ ئۆدرون دەستکەکانمان بۆ حازرەکەن و خانمێکی کەشمان هەیە لێرە دەستکەکان ئەلکێنی بە تورەکەکانەوە. ئێمە تقریبن بە 3-4 قۆناغ حوسناخانیشمان هەیە، ئێمە کاری بۆ یاخ و کاری تەبع و ڕەنگەکانمان بۆکەن لێرە. پرۆژەکەیان لەلایەن ئەڵمانیا و ڕێکخراوی وادی ئەڵمانیەوە سەرپەرشتی دەکرێت. تا ئێستا ئەوان ئەرکی تێچوونی دروستکردنی تورەکەکانیان لە خۆگرتووە، بەبێ بەرامبەریش دەیبەخشنەوە. خەڵکیش پێشوازیەکی گەرمیان لێ دەکەن. پاس و دەستخۆشیمان بۆ کۆنسڵی ئەڵمانیا و ڕێکخراوی وادی ئەڵمانی هەیە کە بە پشتیوانی ئەوانەوە ئێمە دەستمان بەم کارگە بچووکە کردووە. خەڵک تا ئەو ڕادێبێت بەو شێوەیە کە ئێمە دابشمان کردووە ئەیبینین بە شێوازێکی باش پێشوازیمان لێەکەن. و سپاس بۆ هەموو ئەوانە کە لە ئەنگیری ژینگە دۆستین و پارێزگاری لە ژینگەی هەڵەبجە دەکەن. تورەکەکە بە جۆرێک دروستکراوە توانای چەند بارە بەکارهێنانەوەی هەیە. لە ڕووی تەندروستیشەوە بەکارهێنانی تەندروسترە، لە ژینگەشدا کەمتر دەمێنێتەوە لە کاتی بەکارنەهێنانیدا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. نامگوهێرۆ پرۆژەیەک بچووکە لێ دەستکەفتە گەلک مازن. دەخی لە زانی چین بەبیرە هێنێتەوە ئەم تورەکەیە جاران شتێکە بۆک بە ناوی زەمبیلەکە هەڵیان گرتووە و شتیان تێکردووە چەند جارێکیش بەکار هاتۆتەوە. ئەمە مەبەستی زۆرە، یان نەک تەنها بابەتێکی کەشتێک هەڵگیری یان داهاتیش بۆ ئەو خانەمانە دیسان پاراستنی ژینگەشکە هەنگاوێکی ئەوەی جیهانیە نەک تەنها بۆ کوردستان. بوێشە دنێژی ئەم تێن داویا کورد کون نەکشن هەتا ڕۆژە سێشەمبووی هەر شاد و بەختەوەرە بن و خودە حافیز. کاتێکی خۆش هەر شاد بن.